مامۆستایان و خوێنخوازبانی خۆشەویست بەناوی هۆیدایەتی پەیمانگای تەکنیکی کوردستان و هەروەها سەرۆکبەشی پەرستاری و مامۆستایانی بەشی پەرستاری بە خێراتر کار دەکەین بۆ ئەم پانێڵە زانستیە بەناوی ئەنفال دژ بە فەرامۆشی بە شەڕێکی مامۆستای گەورەمان شەکۆ بێکەس دەست پێ دەکەین لە چاڵێکی 1970 من سەری و کەشوشەی مناڵێکم هەڵگرتەوە لەناو شێعرا و لەگەڵ خۆمان هێنامەوە بۆ ماڵەوە کە شەو داهات وەختی نووستن سەرینەکەی خۆم پڕێدا و سەر کرد لەسەر سەرینی مناڵەکە و ئیتر من تاک و بەیانی بە هەر بە خەونەکانی پەپولە و کانی بزینی بۆ سبەینێش ساتێکە چاوام کردەوە تەماشام کرد بووم بە کچوو لە پانێڵی ئەمڕۆماندا دوو پانێلیستی بەڕێز مامۆستا هۆمەر محەممەد و هەروەها دکتۆر مەنسوور تەیفوری بانکێشمان کردوون بۆ ئەوەی کە لە گۆشەنیگاری جیاوازەوە بپەرژێنە سەر ئەم بابەتە. لە پێش ئاوارەی ئەنفال چیمیاباران و ئەو هەموو تاوان کۆمەڵبژەی کە بەسەر کووردا هات دنیا لێی بێدەنگ دنیا ئەتوانم بڵێم ئەگەر ئاگاداریش بوو نەیتوانی مەسەر کادارەوەیشی وای هەبێ لەسەر کارەکەی هەمان بوو بەبێ کارەکانی هەمان و بەبێ کارەکانی هەمان لە ئارشی و ئەو چاوپێکەوتن و بەڵکانێک بۆ کرابووە من و چەند توێژە دیکتریش کە دوجار هەر هێزی وێنە ڕووداوەکای کە بە باڵێزی جیهانی ئەکات بە باڵێزی مێرەبانی ئەویش لە هەشتێک گوزارانی وەکوی نووسیمە وێنەگری ئەسۆشەترێس لەسەر باڵێن جۆری ژیانی ئێمە باشە ئەبێ ئەم جۆرە ژیانە ئەم جۆرە ئینسانە بەریئانە چه خطورەیەکیان چ مەترسیەکە لەسەر دەوڵەت هەبێت هەتا کۆمەڵ کوژ بکرێت وەکوبەرگی کردیەوە ئەم بۆ گوزاوایەنە سەفەر و دەلا لە خەڵکی کوردی جەلەبۆن بەداخەوە وای لە کارشنەکە پرنووسیایە بەڵام ئەمڕۆ بەشداریمان کرد لە پانێڵێک سەبارەت بە ئەنفال یاخود هەروەها هەڵەبجەش کە زۆر گرنگە بۆ نەوەی داهاتوەکانیشمان تەنانەت ڕێخستنی ئەم پانێڵانە ئیتر بیرخستنەوەی ئەو یادگارانەی کە بەسەر کورد داهاتوە مێژووی کورد بۆی کورد هەموو کاتێ خۆی ئێستا جیلی ئێمە جیلی داهاتوش بزانێت کە چی بەسەر کورد داهاتوە دێتەوە لەگەڵ قسێ تارەک عەزیز کاڵێ ئێمە بۆیە و گوندانەمان هێنا بۆ